ئێمە وەکو ناوەندی کەلتوری ئاران باوەبەشی لەگەڵ ئەنجومەنی گەنجانی گەرمیان بە پاڵپشتی ڕێکخراوی هاوکاری ئەڵمانی هەستاین بە ڕێخستنی کەرنەڤاڵێک بەم یادە پیرۆزە لەم کەرنەڤاڵەدا ئێمە چەند چالاکیێکی جۆرا و جۆرمانەیەکێ لەوانە پێشەنگای شێوەکاریە، پێشەنگای کتێبە، پێشەنگای کارە دەستیەکانە، پێشەنگای ئەو کارە وەرکشۆپانێک کە پێشتر دێرە ئەنجام دراون و هەروەها ڕێخستنی سیمینارێک لەسەر ڕۆڵ و داهاتووی گەنج بۆ ئەوەی کە چۆن گەنج لە سەرەتاوە دەست پێکات تا بگات بە ئاستێک بتوانێت خۆی پەرە بە بەهرە و توانای خۆی بدات و هەروەها لە پەراوێزی ئەم چالاکیە لە کۆتاییە بڵێن لایڤ میوزیکێکی تایبەتمان هەیە بۆ هەموو گەنجان و هەروەها ئەو گەنجانش کە بەشدارن کە هەموو گەنجی گەرمیانین. پیرۆزبایی ڕۆژی گەنجان ئەکەم لە تەواوی گەنجان و هەروەها دڵخۆشم ئەمڕۆ کە لە ناوەندی کللتوری ئاران ئامادە بووین و کۆمەڵی چالاکی جۆرا و زۆر تێدا بەڕێوە چوو کە هەمویان دەرخەر و دەرخستنی توانای گەنجەکانمان بوو. دڵخۆشم ناوەندێکی ئاوا لەم سنووری گەرمێنە کراوەتەوە خزمەت بە بەهرەی گەنجانەکە. پیرۆزبایی ڕۆژی جیهانی گەنجانەکەم دەستخۆشی بۆ ڕێخەرانی ئەم شوێنە بۆ ئەم جۆرە چالاکیانە و دەرخستنی بەهرەکانی گەنجان. من کە ماوەی 10 ساڵە کاری هونەریەکەم بە 2 تابلۆ بەشداریم کردووە، هەروەها داواکارم کە ئەم جۆرە چالاکیانە زیاتر گرنگی پێ بدرێ بۆی بەهرەی گەنجان زیاتر بەرەو پێشەوە بڕوە. بۆنی ڕۆژی گەنجانەوە کەرنەڤاڵێک بەڕێوە دەچێت و ئێستاش ئەم کەرنەڤاڵە بریتە لە بەرهەمی چەندین بەهرات دەرخستنی توانا و بەهرەکانی گەنجانە. لەم ڕێگەیەوە کە چەندین گەنج بەشداری ئەم چالاکی کردووە، هەریەکە و چالاکیەکە بە تابلۆ بە ئیشی دەستی بە خواردن هێنان بۆ یادکردنەوە ڕۆژی گەنجانە. بە تایبەتی خۆشحاڵم ئەمڕۆ ئەم کەرنەڤاڵە ڕێکخراوە بۆ نیشاندان و خستنە ڕووی بەرهەم و بەهرە و توانا و کارە هونەریەکانی گەنجان. خۆشحاڵم ئەم چالاکیانە لە کەلارە بەردەوامە لە گەرمیانە بەم جۆرە ئەیبینین ڕووبەرێکە بینەران دێن سەیری کارەکانەکەن و هەروەها دەرفەتێکە بۆ خستنە ڕووی بازارسازی بۆ کاری گەنجان. دیارە ئێمە وەکو گەنجانی کورد لە زۆر شت بێ بەشین، هیوادارم دەرفەتی زیاتر بڕەخسێنرێ بۆ گەنجان بۆ خستنە ڕووی بەهرە و توانا و لێهاتیوەکانیان کارە هونەری و ئەدەبیەکانیان. باسی ئەنجومەنەکە بێ ئەگەر لە گۆگڵ بێ یا هەر سێرچ ئینجینێکی تر بێ ناوەکەی خۆت لێ دەزان چی؟